نرخی بنزین لە هەرێمی کوردستان تا دێت بەرزتر دەبێتەوە. هەر سێ جۆرەکەی بنزین لە ئێستادا بۆ هەر لیترێک 50 دیناری دیکەی چۆتە سەر. هاوڵاتیان نیگەرانن لەم دۆخە خراپەی تێی کەوتون بەدەست حکومەتێکەوە کە هیچ حیسابێک بۆ دۆخی خراپی ژیانی خەڵکی ناکات. خۆی هەر لە ماوەی هەفتەیەکە 100 دیناریان خستە سەری، یعنی من هەفتەی پێشوو تێم کردووە بە 850، ئێستا بە 950 حالیان تێم کرد. یعنی چی من کابرایەکم معاشم نییە، کابرایەکم بێکار و کەسابەتم، ئەی لەکوێ بێنم؟ یعنی ژیان تەواو ناڕەحەت بووە بە عەمەل ئەوە نەماوە کە بژیت شاریش نییە، دەسەڵات نییە و هەواڵی خۆیان. بازرگانانی سوتەمەنی هۆکاری گرانبوونی نرخی بنزین بۆ کەمی بڕەکەی لە بازاڕ و ڕاگررتنی هاوردەکردنی لە عێراق و لە ئێرانەوە دەگەڕێنەوە. لە لایەکی دیکەشەوە دەوترێت خواز لەسەر بنزین زیادی کردووە و گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێم دەکەن. سەبەبەکانی نەبوونی بنزین بۆ ئێستا سێ-چوار سەبەبمان هەیە. یەکێکیان بەرزبوونەوەی نرخی دۆلارە. معلومی لای بەڕێستانە تەحسیناتی بنزین، چاکردنی بنزین بە مەجموعەیەک مواد دەکرێت کە لە دەرەوە هاورداکرێ و بە دۆلارە کڕێت. ئەمە سەبەبێکیانە کە هەتاوەکو دۆلار بەرز بێتەوە سعری ئەو موادانەش بەرزە بێتەوە. سەبەبێکی تریان قەتیسکردنی ڕێگاکانی هێنانی بنزینە بۆ ناو هەرێمی کوردستان. جاران لە ئێرانەوە بنزینێکی زۆرە هات بەڕێی قاچاخۆوانە. ئێستا نایەت ڕێگاکان گیراوە لەبەرەوەی لە ئێرانیش بنزین بەشی ناوخۆی خۆیان ناکە. سەبەبێکی تریش کە بنزین کەم بۆتەوە لە هەرێمی کوردستان و بەعام لە سلێمانیا گران بۆ تۆزێک سەبەبی کەشوهەواکەشە، یعنی کەشوهەواکە ئەمەنە گەرمە کە هاتوچۆکردنی بنزین بە تەنکەر زۆر زەحمەت بووە لە ڕۆژە. هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 3 ملیۆن لتر بنزین هەیە. ماوەی چەند ساڵێکیشە گرفتی بنزین و کەمی ڕێژەکەی پاساوێکی گەورەی داوە بەدەست بازرگانانەوە بۆ دانەبەزاندنی نرخەکەی. هاوکات نەبوونی پاڵپشتی حکومی بۆ بنزین هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی بنزین و دروستبوونی قەیرانی یەک لە دوایەکی سوتەمەنیە لە هەرێمی کوردستان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.